الله وبركاته پێ خۆشحاڵی کە ئەم شەویش لە شەوێکی دیکەی پاشیبەکانی ئەم مانگە مبارەکەوە من و ژبانی هاوکارم لەگەڵتانی و کۆمەڵێک بابەت بۆ ئێوە ئامادەکراوە بێگومان کە ئێمە لێرۆ ماڵاوایی لە ئێوە ئەکەین هەموو شەوێک ئەوە ستاف لە ئامادەکاری دەبێت بۆی کە سبەی شەو کە دەینەوە بۆ لای ئێوە لە بەرنامەی پاژیر بە توێشوێکی جوان بینەوە بۆلاتان چونکە ئێوە شایستەی باشترینەکانن ئینشاءالله ئەمڕۆ ڕۆژێکی پڕ لە خێر و بەرەکەت بوو بێت بۆ ئێوە تاعات و نوێژ و عیبادەتەکانتان قبوڵی لای حەق بوو بێت هەرچەندە حەز ناکەین هەندێک هەواڵ هەیە لێرەوە باسی لێ بکەین بەڵام ناچارین شتێکە و زۆر جار ڕوبەڕووی وڵات و نیشتیمانمان ئەبێتەوە کە لە دەڤەری برادۆستی چەکدارانی پەکەکە هێرشیان کردوتە سەر هێزی پێشمەرگە و ژبان شەوت باش و ئەم شەو باشتر هەموو کوردستان پارێزراو بێت و ئینشاءالله پێشمەرگەکانیشمان گیانیان لە سەلامەتیا بێت. بسم الله الرحمن الرحیم. سلام علیکم و رحمة الله و بەرەکاته. شەو 24 ناف دومایی که دارن دوید 10 روز و 10 شب دومایی که کوی پیغمبری صلی الله علیه و سلم بحث دیگری تایبەتیجی شەوێت وان تەرخوان کردن بۆ عیبادەتی بۆ پەرستنا خودی بۆ دوعاکردنی ئیشڵە ئەمژی بشین وان 10 شەوێت دومایی کێدا هەمی هێز و شیانن خوکاوێت خودی داینەمە ئەم بشین زیاتر پەرستن و عیبادەتکردن ئیدی شەو 24 کوردستان 24 پاشی با 24 تا پیشکش کردن. اف شبه بابت ما بابت جدا نخوده حس کرد. 8 دقیقه که حتی دقیقه دو ماهی که دیگر مدابن چون که عمل ویرینه جبوی خدمت و طایبتی جی گلا جرام و کی هفکارم مسووان جی بحث کرد یعنی و کی برنامه بداویت ایدی هفکارت مد دست با ماده کردن که جبوی شواد دیفرایان جی پاشی وکانی بجا اوه امگری دینه و طایبتی جبوی عملت خو کارت خو کردویت خو وقتی روزیک تمام بد ام هزار خودی دابتین کام صباحی چبکین نه روزیک دوباره بد وکیل دهی بگمان و بردوام بین لو کاری که ایکین امر توابو معنی اوانیه که تا دست الله گرین تاس بینه اینجا دواتر که درنگانه کاتی گیشتا کاتی انجامدانی پروگرام که یا پیشکش کردنی پروگرام که یا آماده کردنی پروگرام به پل پل هستین بابت آماده کردن نخیر دیاره وقت همو لایکمان ازانی زور جاش باسی لیو که زۆر بەڕوونی نەوتراوە کە ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یان خۆ بەڵام دەوترێت کە ئەخلاق بەشێکە لە دین و ئەو ئەخلاقی کە ئێمە ڕۆژانە ئەیکەین إنما بعثت لأتمم يعني هر بو أخلاقي هاتي هنارتن پیغمبر صلی الله علیه و سلم وجا خدا حس کرد ام بابت بگشتی ام دید برنامه بحث لکن و کتای ماجب بکری دست به که طایبتی جی الدفرا برا دوست چکدارن پککی انجی پککی رشکی نسر بارگه که پشمرگین کردستان افکار ما تایفور محمد طایبتی جی زیاده تر زانیاریان بده تایفور افدامه تباش هم بحثاوی ایرشی بکین زیاده تر شکیش عالیه کی و پککی ایرشی هزین پشمرگی کریه زرار و زیان اگر یعنی البردستی و هبن زانیاری و هبن با بحث کی فرمو شوان سلااو لێ بێ دیارە ئەم شەو گەریلاکانی پەکێریشان کردێتە سەر بارگای هێزی پێشمەرگەی کوردستان لە دەڤەری برادۆست کە ناوچەیەکی سنووریە و یەکی لە شارەدەکانی سنووری قەزای سۆرانە هێرشەکە چۆن بووە و لە شوێنێک بووە زیانەکان چین لەگەڵ میوانەکەم قسەی لەسەر دەکەم بەڕێز لیوا بەهرام عەریف یاسین فەرماندەی هەڵگورد جەنابی لیوا سڵاو لێ بێ شەو شاد با پێمان بڵێ هێرشەکە چۆن بووە وردەکاریەکان سەبارەت بەو زانیاریانی کە دەگوترێ پەکەکە هێرشی کردوتە سەر هێزی پێشمەرگە شەوشاد هەروەکو ئێوەش ئاماژەتان پێدا ئەم شەو نزیکەی ساعت 12 شەو چەکدارانی پەکەکە هێرشی سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگیان کردووە لە سنووری سیدەکان لە هێزی باڵک لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە زۆر بە توندی بەرپەش درراونەتەوە و هێرشەکەیان تێک شکێندراوە خۆشبەختانە هەموو برا پێشمەرگەکان سڵامەتن و سەرکەوتونە هێزی ئیمداد و ئەوەی پێویستە بۆ ئەوان ڕەوە نەکرەوە بەرەدەران گەیشتنە تاوشێنە هەموو شت ئێستا نۆرمالەوە لە ژێر کۆنتڕۆلی تەواوی هێزی پێشمەرگەی کوردستاندایە بە قەنەعەتی ئێمە چەکدارانی پەکەکە بۆ ڕووپوشکردنی ئەو شکەستەیەک لە دوایەکەکانی خۆیان و احتمالە بە فشاری ئاغاکانیان دەیانەوێ ئاژەوەیەک بنێنەوە بەڵام ئەوان دەبێ ئەمە زۆر جوان بزانن هێزی شەڕی هێزی پێشمەرگەی کوردستان نەهی جارانەکە ئەوان تەوەقعی بوو دەکەن و ئەگەر فکری ئەوە بکەن غەڵەتیەک بکەن و شەر لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان دەست پێ بکەن پێشی هەموو شتێک سەری خۆیان دەخوا
و ئەم جاریان کۆتایی ئەم شەڕە لە دەستی ئەوان نابێ. باشە کاک بەرام تەنها تەقەیەکی دوور بە دوور بووە یاخود هێرشیان کردوتە سەر ئەو بارگای هێزی پێشمەرگەی کوردستان. نەخێر هێرشتێکی تەواویان کردوتە سەر سەنگەری هێزی پێشمەرگەی کوردستان، بەڵام خۆشبەختانە برە پێشمەرگەکان وریا بوونەوە ئامادە بوونەوە بەرپەرچێکی توندی ئەوانیان داوتەوە. لە شوێنێکی ناحیەی سیدەکان بووە لە کوێستانێک بووە لە سنووری ناحیەی سیدەکانە نزیک بەربزین لە دەستەڕاستی بەربزین سەنگەرێکی هێزی پێشمەرگەی کوردستان لەوەیە هێرشی سەر ئەو سەنگەریان کردووە. بە چێک هێرشیان کردووە؟ عادەتەن ئەم شەڕەت دوورانە بە ئارپێکی و بیکەیسی و ڕمانەوە ئەم شتانەیە زیاتر کلاشینکۆف ئەم شتانە زیاتر چەکی سووکە. باشە ئەوە چەندین جارە لەوێ جۆرێک لە پێکدادان دروست دەبێت لەگەڵ پاسەوانی سنووری عراقی لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان پێتان وایە ئامانجی پەکەکە چییە لەم جۆرە کردارانەیە؟ ئەوەی دەبینین هێنانە ناو هەرێمی کوردستان هێنانە کێشەوە و ئاژاوە و ئەو کێشانەی کە لەگەڵ تورکیان هەیەوە ئەو تاسفیە حساباتانەی کە دەیانەوێ لە ناوخاکی هەرێمی کوردستان بکەن تەنیا بوو نانەوەی ئاژاوە و شێواندنی بارودۆخی ناوچە سنووریەکان و فشارە بوو سەر خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر نە هیچ شتێکی دیکە نیە و هیچ دەستێتێکی بۆ ئەوان نییە. ئێمە نازانین ئێرە چ تاسیرێکی هەیە ئەگەر ئەوان لێرە کێشە بوو خەڵک دروستکەن تێنتی لەبەر خەڵک دانن هێرشی سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە بکەن ئێمە نازانین چه فشارێک بۆ تورکیا دروست دەبێ لە ڕووی سەربازیەوە لە ڕووی اقتصادیەوە ئەوان چ دەستکەوتێک بەدەستدێنن پێویستە ئەوان جواب دەنەوە خەڵکی کوردستان شاهدی ئەمە بێ. باشە زیانەکانی پەکەکە هیچ زانیاریتان هەیە لەسەر زیانەکانیەوە؟ بە حکمی ئەوەی کەشەوە تا ئێستا هیچ شتێک دیار نییە بەیانی شتەکان احتمالە بە وازەحی و دیارتر ڕوون ببنەوە. باشە بەڕاستی نیەتی ئێوە چی دەبێ؟ بێدەنگ دەبن یاخود پەرچەکردارتان دەبێ؟ ئەوەی گرنگە پێویستە چەکدارانی پەکەکە و سەرانە سەر لە شێوەوەکانیان ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بگرن کێشە و ئاژاوەکانی خۆیان لە هەرێمی کوردستان ببەنە دەرێ. ئێمە ئەو ڕێکارانەی کە لە پارەوە دەستمان پێکردووە بۆ دابینکردنی ئەمنیەت و ئاسایشی خەڵکی ئێمە و دوورخستنەوەی ئەو شەڕ و ئاژاوانەی پەکەکە کە لەگەڵ جێشی تورکیا هایتی ئێمە لەسەر گرتنەبەری ئەم ڕێکانە بەردەوام دەبین و بە توکمەیی هەموو سنوورەکانی خۆمان لە هەر شەڕ و ئاژاوەیەک کە لەم سنوورە ڕووبدات ئێمە دووری دەخین و ئەمنیەت و ئاسایشی خەڵکی ئێمە لە ئەولەویەتی کاری هێزی پێشمەرگەی کوردستانە. بەڕێز لیوا بەهرام عەریف یاسین فەرماندەی هەڵگر زۆر سپاس بۆ زانیاریەکان سپاس دەکەین. ژوان بێگومان دەڤەری برادۆست ناوچەیەکی سنووری سێگۆشەی سنووری کە پێی دەگوترێ بۆ سنوور دەگوترێ تورکیا عراق ئێرانە و ناوچەیەکە کە ماوەی چەندین ساڵە بەهۆی تێکەڵچوونەکانی نێوان پەکەکە و هێزەکانی تورکیا زیانێکی زۆر بە ناوچەکە گەیشتووە تەنانەت لە کۆی 264 گوند تاکو ئێستا 118 گوندیان بە چۆڵی ماونەتەوە و 20 گوندیش مەترسی چۆڵبوونیان لەسرە و تاکو ئێستا نزیکەی 100 هاوڵاتی شەهید و بریندار بوونە لەوێ بەهۆی تێکەڵچوونەکانی نێوان هەردوولا تەنانەت هێزەکانی تورکیاش بە قوڵایی زیاتر لە 30 کیلۆمەتر هاتوونەتە ناو خاچی هەرێمی کوردستان و پێکدادانەکانی نێوان پەکەکە و تورکیاکە کردویانەتە بە گۆڕەپانی جەنجی خۆیان زیانێکی زۆری بە هاوڵاتیان نێو دەڤەرەگەیاندووە. پاکە ڕاستەخوا فکرمە تایفۆر محەممەد توازانێریدان زۆر سوپاس بۆ تایفۆر تایبەتیژی دوان شەوێت پیرۆز داش بیر نەکەم تایبەتیژی دەما دوعاکردنەدا دوعاش بووی هێزن ئەولەیە تایبەتیژی پێشمەرگیان بکەن خودێ دەمەکی نزیکدا ئاواکێ ڤیو ئەگریدا کە چت ناف هەرێما کوردستانی دابێت ئەو شەڕەتێنەکردنی دژی کوردە تایبەتیژی چ هێزن پەکەکە بنیانژی هەر هێزەکە وڵاتێن دەردورک و دژی کوردانکن ئیشڵا زیترین دەم ئەف شەڕ ئەف ئالۆزیە بداوی بێن ناوچەیەژی بگشتی یعنی ناوچە گشتی و پڕی ئالۆزیە پڕی شەڕ ئیشڵا خودێ ڕەحما خۆ دلۆڤانیا خۆ ئاواکێ ڤیو ئەگریدا کرد بۆ خاطرە ڤان شەوێت پیرۆز و vê heyvan barek ئەم بەرە فڕەوشەکە باشتر بچین هەر لە دوای ئەم بابەتەوە کە ئێستا قسەمان لەسەر کرد و پامنێرمان وەرگرت جێ خۆیەتی کە بڵین هەر قومێک ئەبێ ئەوەندە ینی چۆنەڵە دەستیان لە ناو دەستیەک بێ یەکتریان خۆش بێت ناکرێت قومێک لەبەر ئەوەی کە لە شوێنی خۆی لە سنووری خۆی ڕێگەی نابێتەوە بێت ئارام و ئاسایشی قومەکەی هەری خۆی لە سنوور و شوێنێکی دیکە تێک بدات کە ئەمانش دوورن لە ڕفتاری مرۆڤایەتی دوورن لە ڕفتاری موسڵمانێتی ئێمە کە لە مانگی ڕەمەزانین و لەسەر ئەم بابەتە زیاتر بۆ ئەوی کە زیاتر باز بکەین زیاتر قسە بکەین کە ئێمە لە مانگە چۆن عیبادەتەکانمانەکەین عیبادەتەکانمان چۆن وەکو خۆی بمێنێتەوە بەڕاستی چونکە دەبینین دین مامەڵەیە
ئەبێت مامەڵەی لەگەڵا بکرێت ئەخلاق مامەڵەیە ئەمانە هەمووی پەیوەندی بە ئەخلاقەوە هەیە بە ئەخلاقی وەرزی مرۆڤایەتیەوە هەیە بابزین لە ناو دینی ئیسلام لە مانگی ڕەمەزانە عیبادەتەکان بە شێوەیەک ئەو ئەخلاقە بەرزەی کە ئەم مانگە ڕاهێنانمان لەسەر کردووە چۆن خۆمان ڕاهێناوە کە ئاوها بین هەر لەسەر بابەتە ئەوەستین ژبان قسەی لەسەرەکەی ئەویش مامۆستا دکتۆر سەید محەممەد خەلیل مامۆستای ئاینیمان لەگەڵ یاخوا بەخێر هاتی خۆ بەخێر بێن دکتۆر گیان کەم ڕۆژی ماوە مانجی ڕەمەزانی پیرۆز بەڵام تازە ئێمە پیرۆزبایەتان لێ دەکەین هەر دەبی پیرۆزبایەکەی بکەن و ئینشەڵڵا خوا ڕۆژ و نوێژ و تاعەتان قبول کردیان دکتۆر هەر با دەرکەی بابەتەکە بکەینەوە دەبینی لە مانجی ڕەمەزانە پیرۆز هەمومان گەرم و گوڕین لەسەر عیبادەت لەسەر دوعا لەسەر قورئان خوێندن بەڵام ماوەیەکی کەم دوای مانگی ڕەمەزان یەکسەر وەکو پێشتر لێ دێن کە پێش ڕەمەزان چوون بووینە وەکو ئینسانی ئاسایی گوناح توزانم سست و پستین لە ڕووی ئاینیەوە ئەمە ئاساییە یانیش ئەوە ئیمانمان نقصانە یعنی لە ڕووی ئاینیەوە تێنەگەیشتین بەس لە مانجی ڕەمەزان خۆمان ئەوە دەکەین پەید دەکەین بەهێز دەکەین طبعا لە مانجی ڕەمەزاندا موسڵمانەکان بە تایبەتی هەمویان عیبادەتی زۆر جوان دەکەن خواپەرستیەکی زۆر جوان و ڕێک و پێک و یعنی زۆرش یعنی بە گەرمی عیبادەتەکەی دەکەن بەڵام کە یەکەم ڕۆژ جەژنەوە ئاهد و پەیمانەکەی لەگەڵ خوای گەورە دەشتێنن خوای گەورە لە قورئاندا باز دەکا ولا تەکونوا کەلەتی نەقەضت غەزلەها من بعد قووە وەکو ئەو کەسانە مەبن یعنی کە عیبادەتیشی چاچی کرد دوایە تێکی بداتن لە خۆی تێک بداتن و پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای کردووە پەنا بەخوا کە ئیستیعاذەی کردووە کە پاش عیبادەتێکی زۆر وازینان لە عیبادەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعای کردووە کە بەردەوام بی لەسەر عیبادەت و طاعەت طبعا مانجی ڕەمەزان مانجی وەکو بڵێن تەدریبکردن لەسەر ڕۆژوگرتن طبعا سەبرە نوێژەکان بە جەماعەت لێرە هاتنە لەسەر نوێژ جەماعەت و نوێژی تەراویح و شەو نوێژ و خێرکردن پاشی ڕەمەزانیشدا ئەم شتانە هەیە یعنی هەیە بەردەوامە وەکو بڵێن دووشەمان و پێشەمان ئینسان مرۆڤ دەتوانی موسڵمان دەتوانین بە ڕۆژی بیتن لە مانگەکی سێ ڕۆژمان هەیە ئەیام البیض 13 و 14 15 بە ڕۆژی بیتن چۆن ئێستا لە شەوانی لەیلەت القەدر مثلا هەر دە شەوی ئاخیری زیندی دەکاتەوە شەوەکەی شەو نوێژ دەکاتن بە جەماعەت قیام الليل هەیە زیندووکردنەوە شەو بە شەو نوێژ عینی دەتوانین پاش ڕەمەزانیشدا پێش نوێژی بەیانی هەڵستی ئایا بە دوعا بوو ئایا دوو ڕکعات و تەنها دوو ڕکعاتکردن شەو نوێژ لۆ خوای گەورە ئەو شتانە هەموو هەیە پاش ڕەمەزانیش هەیە بەڵام لێرە ئیبن ڕەجەب باز دەکاتن سەحابەکان چۆن یعنی سەحابەکان کە مانجی ڕەمەزان تەواو دەبوو پاشمان حتى 6 مانجی دوعایان دەکرد خوای گەورە لێیان قبول بکاتن پاشوی 6 مانگەکەی تر دوعایان دەکرد بگەنە مانجی ڕەمەزان ئەوجا لێرەدا ئەوە نییە مەسەلەن یعنی بەس لە مانجی ڕەمەزاندا خوا هەبیتن لە مانگەکانی تر خوای گەورە نەبیتن خوای گەورە هەر هەیە و بەردەوامە لە هەموو ساتەکان و ڕۆژەکان هەیە خوای پەروەردگار عیبادەتی خوای پەروەردگار مەبەستم لێرە ئەوە بوو باش ئەگەر کابرایەک ئەو هەبی لە ناو مانجی ڕەمەزانی پیرۆز لە ڕووی عیباداتەوە لە ڕووی نوێژی بە جەماعەت و لە ڕووی ڕۆژوگرتنەوە کابراایکی مەزبوط بی بەڵام دوای ڕەمەزانێ ئاساییە نوێژەکەی تاخیر دەکەیان ڕۆژوگرتنی هەر نییە قورئان خوێندنی زۆر کەمە ئەمە بە کابراایکی دووڕوو لە قەڵەم دەدرێت لەگە خوایان ئاساییە یعنی گوناحی لەسەر حساب نییە ئەگەر ئەو هابی طبعا بە گوناح لۆی دەنووسرێتن خوای گەورە ئەو کەسە یعنی خۆش ناوێ دووڕووی هەبیتن خاصن لە دین ڕۆژێک بە ڕۆژبی ڕۆژێک بە ڕۆژی نەبیتن یان وەکو بڵێن نوێژ بکە نوێژی نەکاتن بەڵام ئیلتیزام زۆر گرنگە لێک سەحابەکان پرسیاری کرد لە پێغەمبەر صلی الله علیه وسلم یا رسول الله شتێکم پێ بڵێ پاشی تو لە کەس نەپرسم و ئەو شتەی بکەم بچمە باشتێ قل لي في الإسلام شيئا لا أسأل عنه بعدك أحدا قال قل آمنت بالله ثم استقم لإيمان بخوام هنا واستقامت دوایە ژیانیش وەکو بڵێن امتحانە تاقی کردنەوەیە تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا خوای گەورە تاقیمان دەکاتەوە ئایا حتى چ ڕادەیەک دەتوانی ئەمە خۆراگر بین لەسەر نوێژ و تاعەت و عیبادەت
ئەو ئینسان چەند نوێژ و تاعەت و عیبادەتی زیاد و ئیمانی زیاد دەبیتن ئیمانی زیاد دەبێت چەند کەم بوو حتى پێغەمبەر صلی الله علیه و فەرموودەی هەیە ئەگەر دیتان ئیمانتان کەمێک زەعیف بووە ئەگەر نوێژی فەرزتان کرد سنەتتان پێ نەکرا فەرزەکەی هەبکەن بەڵام ئەگەر ئیمان زیاد بوو طبعاً سنەتەکەی دەکەوت دوای نوێژی فەرزەکەی دەکاتن و لەسەری واجبە ئەو سنەتەکان دەکاتن ئەوجا لێرەدا سەحابەکان بەردەوام دەبوون یعنی مثلا ڕۆژ جەژن نەکرێمە ڕۆژ جەژن کە ئەوها یعنی لێرە هاتینەوە ڕۆژی خواردن و خواردنەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردە هەر ئەو شتە هەیە و دەست پێ دەکەن بە گوناحکردن و وەکو بڵێن عەهد و پەیمانیان دەشتێن لەگە خوای گەورە بەڵام ڕۆژی جەژن ڕۆژی ذکرە ذکرکردنە ذکرکردنێکی زۆر و لێرەدا لە ئیسلامدا شتێک هەیە ئینسان مەسەلەن کە نوێژی کرد کە سەلامی داوە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە نوێژی سەلامی داوە ئیستیغفار دەکرد سێزە ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله لۆ ئەگەر هاتو لە نوێژدا فکری ڕۆیشتبی یان سەهوە کردبی ئەو ئیستیغفارە جێی دەگریتەوە ڕۆژوش عینی یەک مانگە تو بە ڕۆژی بووی پاشی ڕەمەزانیش شەشەلامان هەیە شەشەلان مثلا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر یەکێک شەش ڕۆژ لە شەوال لە شەشەلان بگریتن وەکو ئەو کەسە وایە کە یەک ساڵ بە ڕۆژی بووە ئەوزە پاش ڕەمەزان پێویستە زۆر ئیستیغفار بکەین ئیستیغفارکردن حتى خوای گەورە ئەو تاعەتەی لەمە وەرگریتن کە لە مانجی ڕەمەزاندا کردیتمان ئەگەر نا وەکو بڵێن مادی بوونەکی بەلاش حتى پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ رمضان لرمضان كفارة لما بينهما ئەتۆ ئەو مانگە ئەوەکو بڵێن ئەو مانگە مانجی ڕەمەزان بە ڕۆژی بووی دوای حتى ڕەمەزانش کە هات بەردەوام بووی لەسەر تەقوای خۆت تاعەتی خۆت بە ڕۆژی بووی لە نێوان ئەو دوو ڕەمەزانە خوای گەورە لە تاوانەکان خۆش دەبی جومعەش عینی شت ئەو هەیە الجمعة إلى الجمعة كفارة لما بين جمعەش ئەو هەیە کە ئینسان ئەو هەفتەیە تاوان و گوناحی نەکاتن خوای گەورە لە گوناحی خۆش دەبیتن ئین شاء الله تعالی جەنابەت لە کۆتاییەکانی قسەکانت باست لە ئیمان کرد کە ئیمان هەندێک جار کەمە بێت ئیمان ينقص ويزداد ئێمە لە مانگی ڕەمەزانە ئیمانمان ئەبینین بەکردەوە بە ڕەفتار بە هەموو شتێک بەرەو زیاد بوونەوە ئیمانی کەسی مسلمان لە پڕ نقصانە بێت یاخود وردە بۆی کە ئەگەر وردەیە چۆن فریای بکەین ئەگەر لە پڕیشە چۆن ڕێگری لێ طبعا لە عەقیدەی ئیسلامیدا هاتووە شرع فراوانە مثلا فقهمان هەیە عەقیدەمان هەیە تفسيرمان هي علوم الحديث وعلوم القرآن مان هي العقيدة الإسلامية ده هاتوا الإيمان يزيد بالطاعات يعني بطاعة كردن وخوا برستي سن زياد بقرآن خندن الذكر ونيجد إيمانك زيادة بزور وينقص بالمعاصي بجناح كردن إيمان ضعيف دبي وهاي داخل ناتواني نيج بك ناتواني ذكر بك ناتواني بروج بي ناتواني قرآن بخيني ئیمانی کەی زەعیف دەبیتن پێویستە ئەوە بە چ بە قۆت بی ئەو ئیمانە دیسان دووبارە بگڕێتەوە سەر تاعەت و عیبادەت ئەوجا زیاد دەبیتن لۆیە مەسەلەن ئیمان مرتبطە ئیمان ئەو ئینسانەی باوەڕی ئەو مرۆڤەی ئەو ئینسانی ئەو مسلمانەی مرتبطە بە چ بە تەقوا و عیبادەت وەرە ئەتوو وەرە زۆر قورئانی بخوینە حەز دەکەی نەوعە لەزەتێکی ئیمانی وەردەگری کە لە خوای گەورە نێزیک دەبێت ئێستا ئەو مانگە تەماشا دەکەی نەوعە لەزەتێکی ئیمانی هەیە لەزەتێکی ڕۆحانی هەیە لە عیبادەتەکان لە ذکرکردن ئینسان حەز دەکە زۆر نێزیک بێتەوە لە خوای پەروەردیگار بە تاعەت عیبادەت ڕۆژ بە ڕۆژ یعنی بە قووەتر دەبی ئیمانت بەڵام بە گوناح تاوان ئیمان زەعیف دەبی لەسەر ئەو مەسەلەیە چیرۆکێک هەیە کە باس کراوە لە کتێبی حەدیسەکان و ڕۆژێک لە ڕۆژان طلحة باسكت نافق طلحة منافق بو هستا لمالي خوي شوي بولاي بيغمبر ما صلى الله عليه وسلم سرداني بيغمبر بكار صلى الله عليه وسلم لريقادة أبو بكر الصديق ديت أبو بكر الصديق في دتسيت شهر قد دسمن لاي بيغمبر صلى الله عليه وسلم أما لاي بيغمبرنا كدادا شين إماما زور بقوة دبي كدينا لو ناو مال من ضالي خومان إيمان ما كز دبيتو زعيف دبيتن كأنما يعني وكبلين هر إيمان ما نمايا أوها أبو بكر الصديق أوش باسكت قوتي بلي والله أميش عيني شت أوهامة كذا سنة لاي بيغمبر ما صلى الله عليه وسلم دادن شن موضوعي خويان باز دكان بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي الساعة والساعة آقاتا يعني لو خوتان بي
سعاتك لەگەر خوای پەروەردگار و مەشغول بوون سعاتك لەگە ئیشیان ئەگەر ماڵ و منداڵتان ئەگەر نا ئەنگۆ هەر بمینێن ئەوها لەسەر ئەو ئیمانەی پڕ ئیمان مەلائکەت لە ئاسمان دێتە خوارێ تۆقەتان لەگەر دەکا ئەو وەختی ئەنگۆ هەر ناتانن بچنە ئیشی خۆتان لەناو ماڵ منداڵتان دانیشن ئەوجا لەمانج ڕەمەزانە سوبحانە بە حکمی ئەوەی شەیتانەکان زنجیر و کەوت کراینە سزم بوونە لە حەبسخانەنە خاستن ئەو عەفاریتانە و ئەو شەیاطینانە ئینسان بە ڕۆژ و گرتنیش نەفسەکەشی زائیف دەبیتن بە حکم دوو لایەن مەسەلەن زائیف دەبن ئیمانەکە بە قووە دەبی یەکسەر ڕوو دەکاتە مزگەوت و نوێژ و تاعەت و عیبادەت تەماشا دەکەی ئەمن یەک بە خۆم حەسوودی بەو کەسان یعنی حەسوودی لە دین بە غیبتە حیساب دەبێت حەسوودی نابیتن حەسوودی دەبم بە موسەلیەکانی خۆم نوێژەکی باش قورئان خوێندنێکی باش عیبادەتێکی باش بەردەوام یعنی دەڵێم مەسەلەن لە من زیاتر جوهدی دەکەن خۆیان مانی دەکەن لەو خاصن دەشەوەی ئاخری بەس بەداخەوە پاشی مانجی ڕەمەزاندا هەندێکیان دەبینین لە مزگەوتدا هەندێکیان نابینین دکتۆر لێرە شتەکە دیارە مەسەن کە بەخۆشت باس کرد لە مانجی ڕەمەزانی پیرۆز شەیتانەکان بە زنجیر بەستراین دەرکاکانی جەهەنەم داخراون ئەوە کارتەکی باشە کە خوا پێشکەشی موسڵمانانی کردیە دەتوانی خۆی ڕاگری لە بەرامبەر گوناحەکان یخود دوای ڕەمەزانی شەیتانەکان لە هەموو شوێنێک کرد دەرکاکانی گوناح بە گچکە و گەورەکان کراینەوە وایە نوێنی لەو کاتەدا موسڵمان ئیماندار چوون بتوانیم لەسەر ئیستیقامەکەی بەردەوام بی کە لەو کاتەدا بە تایبەت کارتە گرنگەکە نەمایە شەیتانەکان لە هەموو شوێنێک چ بکەین بۆ ئەوەی لەسەر ڕێی مستەقیمەکە بەردەوام بین لێرەدا ئینسان کە بەردەوام بی لەسەر ئیستیقامە طبعا فرمودەی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم ئینسان گوناح هەر دەکا بەڵام لێرەدا ئینسان کە گوناحی کرد ئیستیغفاری بکاتن زوو تۆبەی بکاتن حتى لە مفسرەکان باز دەکەن ئەو دوو مەلایکەتە لەسەر شامانە یەکێک چاکەی دەنووسی ئیتکە خراپەی دەنووسی خراپەی مرۆڤ يعني مهلتي دەدەن ئەو کەسە 24 ساعت حتى ئیستیغفار بکە تۆبەی بکاتن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر ئەنگۆ گوناحی نەکەن خوای گەورە لە ناوتان دەبا قەومەشکە دەینی گوناحی بکەن ئیستیغفاری بکەن لە خوای گەورە بپاڕێنەوە طبعا کە ئینسان گوناحی کرد تووشی پەشیمانیەکی زۆر دەبی نەدامەتێکی زۆر دەچێشی و ئیستیغفار دەکات زەلیل دەبی يعني زەلیل دەبی لەگە ئەو نەدا ئیستیغفار دەکات لە خوای دەپارێتەوە دەگرێتن کە خوای گەورە لێی خۆش بیتن خوای گەورە يعني ئەو شتەی خۆش دەبێتن لە مرۆڤ کە ڕوو بداتن لێی مثلا بپارێتەوە لە خوای پەروەردگار ئەوجا لێرەدا ئەمە چمان هەیە ئینسان طبیعاتی ئینسان ئەوهایە لەبەرەوەی نەفس وەکو بڵێن وەسوسەی لۆ دەکا ئەمارەتون بالسوء و شەیتانیش یارمەتی دەدا لەو وەسوسەیە بەڵام کە ئینسان گوناحی کرد دەبی زوو تۆبەی بکە ئیستیغفار بکە دەرگای تۆبە کرایتەوە پێغەمبەرمان صلی الله علیه و حدیث قودسیدا هاتووە خوای گەورە دەفەرمێ عبدی لو بلغ ذنوبك عنان السماء لو استغفرتني لغفرت لك أي بندم أقل تاوانا كانت تاكو آسمان بو حتى آسمان بو تاكو آسمان أقل قرايا وبشمان بو استغفار كد أمون لتاوانا كانت خوش دبم يعني لتاوانا كانت خوش دبم ليردا استغفار زور قرنقا لو يبيغمبر صلى الله عليه وسلم روجانا 70,000 استغفار معلوم بيغمبر بو خواهي قول لقنا حكاني بيشوف باشو خوش بو ئەو زە ئیستیغفاری دەکرد تۆبەی دەکرد لێرەدا یەک عیلاجمان هەیە کە تووشی ئینسان پاش ڕەمەزاندا نەفسەکە بەقووەت دەبی و هەروەها تووشی ئەوەی مەسەلەن شەیاطینیش یعنی حۆر دەبن دێن دەڕۆن کە تووشی گوناح بوو زوو ئیستیغفار بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ اتق الله حيثما كنت واتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن لێرەدا ئەگەر تاوانت کرد يعني تاوان كد باش او تاوان الزو استغفار بك باخيرك بيت زي يعني او جناح بصرته وخيرك بيت زي وخالق الناس بخلق حسن دبي مسلمان لقى خلشي روي خوش بي تصرفاتي خوش بي معامله خوش بي تصوم بخوي حز دكاتن يعني حز دكا يخلق لقري باشترين كردار رفتاري لقري بكاتن دبي بخوش او هلقى خلشي او معامله بكاتن اخلاق زور قرنقلو مسلمان هل وەکو جەنابتان باستان کرد ئێستا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن بعثت لأتمم مكارم الأخلاق خوای گەورە ئەمری ناردووە ئەو ئەخلاقەی یعنی بە تەواوەتی بگەیمە خەڵکی ئیسلام کە هەمووی ئەخلاقە
لەسەر ئەخلاق حتى پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت زا بزە ئینسان هەیە مرۆڤ هەیە ئەخلاقی هەندە بەرزە ڕەوشتی ئەخلاقی هەندە بەرزە دەگاتە وەکو ئەو کەسە کە ئەنەمە شەوان تاکو سبەینە شەو نوێژی کردبی یعنی بە معدلی شەو نوێژی کردبی و بەیانەکەی بە ڕۆژی بووە بەڵام ئەوڕۆ بەداخەوە يعني بداخەوە ئەو شتە زعیف بووە ئەو وازع دینیا يعني خەڵک حەزی لێ لە قسەی ناشرین و قسەی ناخۆش و تعلیق لێدان و تان و تەشەر و ئەوە نایچە يعني بەرامبەری بشتێنی و قسەی ئەوها بکاتن ئێستا زۆر باو بووە خاستە هەندێک يعني لە سۆشیال میدیا و هەندێک مواضع هەیە وەکو بڵین مواضع هەیە ئەوڕۆ خەڵک زیاتر متابعەی شتێکی ئەوها دەکاتن مثلا متابعەی مەسائلی دینی و زۆر کەم دەکات حەزیان لێیە لە تعلیق و لە وەکو بڵێن شتی ناشرین ئەو شتانە بەڵێ لە کاتێکی شاما مستاخۆ تەنها مانگی ڕەمەزان نییە کە ئێمە تەدریبی ئەخلاقی تیاوەرگرین و تەدریبی ئیمانی بکرێن بۆی کە 12 مانگەی خۆ لە مانگەکانی تریشە نوێژی جەماعەت لە مزگەوت بە ئەندازەیەک خێری هەیە کە بەس خوا خۆی ئەزانێت چ خێرێکیە بە شەرتێ ئێمە دە شەوی ئەخیر نازانین کام شەوی لەیلەتول قەدرە لەبەرێکە ئەو شەوە لە 1000 شەو باشترەکانی هەزارەکە باشترێکە یاخود پاداشتێکە بەس مەگەر خوا بزانێت کە لە نوێژی جەماعەتا چیتە چیمان لێ دێت کە ئەوەمان لە بیرەچێت ئەو ئەم خاڵە گرنگانەمان لە بیرەچێت بۆ لە بیرمانەچێت بەڵێ لێرەدا يعني سبحان الله فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم هاتوا من قام رمضان ايمانا واحتسابا غفر له اگر هاتو يك بايمان وبروج مانج رمضان كبي خوج مانج رمضان بايمان وبروج بو نويت الصيام بايماني كامل بايمان وبروج بو فاقول له كان فيش خوج بي عيني ليله القدر من قام ليله القدر ايمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه اگر بايمان وشوكان ليله القدر زيندو كردوا خواهي قول له جناح كان فيش خوج بي عيني ليرة فرمودة شي پیغمبر صلى الله عليه وسلم هي باش رمضان ده ليلة مثلا شوي ليلة القدر مانيا يعني رمضان مانيا بلام پیغمبر صلى فرمودة شي هي هر مسلمانك دزويجة شي شوش بزواني يعني حق دزويجة كيده باشوي كهاد دورك عاد نيجي كده خواي قوله لتاوانا كان فيشو خوش بو يعني پیغمبر صلى الله عليه وسلم ده فرمي اي بروجي بو لروجي عرفه مثلا روجي عرفه مان هي لو خواي قوله مانج رمضان كتواو دبيتن يكسر حج هي يعني انسان بردوام بلا عبادت حجش اوانه كامكانيات يعني هي كحج دكن خواي قالوا لتاوان كان يعني خوش بي وكو من داش ساوا ك بصافي ديت سر دنيا تاوانيه او هاي ليده لو يكسر باش رمضان ده دو مانج بيناتي دو مانج شتك موسمي حج ديتن باش موسمي حج مثلا رجب مان هي محرم مان هي رجب مانج محرم مان هي مانج رجب مانج شعبان مان هي او پیغمبر صلى الله عليه وسلم بروج دبو لو مان كان ده روج عرفه مان هي پیغمبر صلى الله عليه وسلم ده فرمي اي روج عرفه بروج بي مثلا پیش جوجي قران قرباني بروجي بيتن روج عرفه خواي گور لا تاونه كاني صالح پیشو وصالح پاشو خوج بيتن يعني روج عاشوراء كروجك بروج دبي خواي گور صالح پیشو لغناح كان خوج بي او شتان حمو هي بس ترين شد دزويش كاستباس ما كر باش رمضان انسان بردوام بولا سر نوێژەکانی جەماعەت لێرەدا پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ هەر یەکە چ ڕۆژ نوێژی بە جەماعەتی کرد خوای گەورە حکمت و حکمەتی وا دەکە بێتە سەر زمانی بە حکمت قسەی بکاتن ئەوە یەک هەر نوێژێک بە جەماعەت ئینسان کە دەچی دەزوێژ دەشوا و نوێژی جەماعەت دەکا خوای گەورە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر هاتوو زێیەک لە پێش ماڵتان بوو یان ڕووبارێک لە پێش ماڵتان ڕۆژێ 5000 ئەنگۆ لەو ڕووبارەی سەرتان بشۆن یان مەلەی تێدا بکەن خوای گەورە لە تاوانەکانتان خۆش دەبیتن ئەوجا لێرەدا نوێژش ئەو هایە ئینسانی ساف دەکاتن لە تاوان و گوناح ذکرکردن هەروەها قورئان ختمی قورئان هەروەها کردەوەی چاک هەروەها خێرکردن هەروەها ئینشاء الله تعالی دکتۆر یەکێک لەو خێرانە لەو کردەوە چاکانەی کە لە مانجی ڕەمەزان بە چاو دەبینرێ دەوڵەمەندەکان زیاتر لە مانگەکانی دیکە بەخشینی ماڵ یعنی ماڵ دەبەخشنە هەژاران بەڵام هەندێک دەوڵەمەند هەیە بەس لە مانجی ڕەمەزان ماڵ دەبەخشی دوای ڕەمەزان کابرایەکی چڕۆک ڕەزی لە پارە لە دەستی نایتە دەرێ هەتا ئەگەر بە تۆبزیش لێ وەرگری پارەت ناداتی بەڵام مانجی ڕەمەزان کابرایەکی مەردە لە ڕووی بەخشینی ماڵ ئەوە کە دوای ڕەمەزان کابرا ڕەزیل بی بە ڕەزالەت لە سەری حسابە بە گوناح لە سەری حسابە یانی ژەوە خوا
بەپێی حەق و حساباتی خۆی حسابی لەگەڵ دەکات کابراایە کە مەردە لە مانجی ڕەمەزان باقیەوەی دیکە حەقی خۆیتی ماڵەکە خوا پێیداوە کەیفی خۆیتی کوی تەسەڕف لەگە دەکەن لێرەدا مەسەلەن کە لۆ عولەمایەکان زەکاتیان داناوە لە مانجی ڕەمەزاندا یەک ساڵی بەسەریدا دەسوڕێ ئاساندا غەڵەت ناکە زەکاتەکەی دەردەنی دومینیش هەر خێرێک لە مانجی ڕەمەزاندا بە 700 دەنووسرێ بە 700 زیاتر بەڵکو زیاتر دەنووسرێ لۆی ئەوانش دەڵێن یەک زەکاتەکەی دەنی واجبەکە لەسەرمان هەڵدەستی بەڵکو لۆمان مزاعف دەبیتن زیاتر دەبیتن خێرەکەمان ئەو هەندێک کەسەیە زەکاتی مالی خۆی دەداتن لە زەکاتی مالی خۆی دەداتن لە وەکو بلین لە مانجی ڕەمەزاندا و هەروەها زەکاتی سەرفترەش دەداتن ئەوە لە مانجی ڕەمەزاندا بەڵام پێویستە ئینسان کو لە مانجی ڕەمەزاندا خێری دەکە بەردەوامە لەسەر خێرەکەی پاش ڕەمەزانشدا بەردەوام بیتن لەسەر خێر و سەدەقە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەندێک کەس هەیە یعنی بینە سەر بابەت زەکات مثلا زەکات معنای چیە یعنی زیاد بوونەوە زەکە الزەرع النەما والزیاد یعنی زیاد بوونەوە ئەوانە کە زەکەوات زانن فەقیر دەبن نەخێ بەڵکو ماڵەکەیان زیاد دەبیتن پاشی ڕەمەزانشدا سەدەقە هەیە فرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەدەقە زۆرە ما نەقەسەت مال من سەدەقە ئەوی سەدەقەی بکە مالی نوقسان نابی زیاد دەبیتن لەگە ئەوەشدا الصەدەقەة تطفئ غضب الرحمن سەدەقە غەزەبی خوای گەورە دەکوژێنێت دلیل دکتۆر مەبەستمەوە لە مانجی ڕەمەزان هەم زەکاتەکەش دەدا سەدەقاتیش دەدا بەڵام دوای ڕەمەزانێ کابراایە کە یەک دیناری لە دەستی نایتە دەرێ لۆ هەژار و فەقیر بەخۆی سەدەقەکردن ینی زۆر گرنگە حتا تەمەنی ئینسانی درێژ دەکات لە نەخۆشی دوور دەیەخیتن و حتا عولەمایەکان باز دەکەن عەزابی قەبرش یعنی زەعیف دەبی لەسەر ئەو نەفەرەی کە زۆر سەدەقەی خێر دەکاتن و سەدەقە حتا بەڵای لا دەبات یعنی ئەگەر بەڵایەک بێتە خوارە ئەو سەدەقای لەسەری لا دەبە الصەدەقەة تدفع البەلاء مثلا زار تووشی حادثەی گەورە دەبیتن بەڵام سەدەقەی کردیا ئەو سەدەقەی وا دەکە حادثەکە ئەوەندە تەئسیری لێ نەکاتن ئەگەر نا تووشی زۆر حادثەی گەورە دەبیتن بەڵام سەدەقەکردن زۆر گرنگە لێرەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو کەسە بەخیلە یعنی ڕەزیلە ئەو کەسە ڕەزیلە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو کەسە ڕەزیلە دوورە لە خەڵک و خوای گەورە دوورە لە خوای گەورە و داخلی جەهەنەمش دەبی ئەو کەسە کە سەخیە نێزیکە لە خەڵک نێزیکە لە خوای و جێشی بەهەش دەبیتن بەڵام لێرە هەندێک کەسەیە دەڵێ ئەمن ڕەزیلی دەکەم دەوڵەمەند بم حتا لێرەدا ڕاستە زۆر جار ڕەزیلی دەکاتن خوای گەورە لەو لای تووشی کێشە چی دەکاتن مشکلە چی دەکاتن هەموو پارەکەی لەسەر دادنێتن ئەو سەدەقە یەک ماڵەکەی پاک دەکاتەوە دومین بە عیبادەت لۆ حیساب دەبی سێمینیش دفع البلا دەبی لەسەری تووشی کێشە و مەشاکل نابیتن إن شاء الله تعالى إن شاء الله مامۆستا جگەلەوە ئێمە لە ڕەمەزان ئەبێ ڕابین لەسەر ئەوەی کە هەست بە هەژار بکەین بەڵام بە پێچەوانەوە ئەوەندەی سفرەکانمان ڕەنگینە لە ڕەمەزان لە ڕۆژی ئاسایی وانێ لەوەچە بە خواردنێکی زۆر بەسیط ڕازی بین بەڵام لێرە ئەمەیان چۆنەڵێ بالعکس و صحیح بەعکسەوەیە لە ڕەمەزانە زیاتر گرنگی بەسەر سفرە و خوانەکانمانە دین لە ماوەکانی تراوانین بە شەرتێ بە لە ڕەمەزانی شاوابین چۆن ئەم تەعادولە دروستکەین بەڵێ لێرەدا گەورەترین کێشەمان هەیە لە ناو موسڵمانە وەکو بڵێن کوفران نیعمەمان هەیە کوفران نیعمەت یعنی با ئەوە ئیزافە بکەم کە ئیسرافێکی زۆر لە ڕەمەزان ئیسرافێکی زۆر چۆن ئەوە ڕاگرین حتا لە خانمان شێوازی چێشت لێنانیان زۆرتر لێ ئەنن زیاتر لێنن ئەمێنێتەوە فڕێ ئەدرێت لێرەدا دەبی مەسەلەن وتارێکی زۆر بدرێتن لەسەر ئیسراف و خاستان جومعەکان مامۆستاکان باز بکەن لە تەلەڤیزیۆن باز بکرێ ئێستا وەکو جەنابەت پرسیارت کرد چەند ئاەتمان هەیە ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين لە کاتی مەسەلەن خواردندانان لەسەر سفرە چەند زۆرە خواردنێک تقریبا هەندێک جاران کە دەبینین لە سۆشیال میدیاوە دەبینین سێ چار نەوە خواردن و زۆرە خواردنیان حەڤ نەوە زۆرە خواردن ئەوە ئیسرافن ئینسان ناتوانێت ئەوەی بخوا دوایە ئەو خواردنە فرێ دەدرێتە تەنەکەی زبلی ئەو نیعمەتە طبعا نیعمەت وەکو بڵێن خواردن نیعمەت فكفرت بأنعم الله يعني أو كفراني نعمته أو زور إنسان هي مثلا
لە بازار ئیش دەکا دوکانێکی هەیە کتێبی قورآانی هەدیە دەکا ئەمە ناتان بڵێن قورآن فرۆشتن هەدیەکردن قورآن لە سبەی حتى وارە چەند قورآانێکی هەدیە دەکە بۆ مسلمانێکی بە مەبلغەچی ئەو پارەی وەردەگری لە چی خواردنی پێ دەکرێت بەس ماڵ منداڵی تێربیتن یعنی بزانە هەندە گرنگە مەسەن خواردن هەندە گرنگە ماڵ منداڵی تێربیتن ئەو زاو خواردن دەمێنێ فرێ دەتە ناو تەنەکەی زبلی ئەو خواردنە ئەو نیعمەتان شکار دەکات لێمان لای خوای پەروەردیگار ڕۆژ بە ڕۆژ خەڵک یعنی ئەو نەفرە کە قەدری ئەو خواردنزان فەقیر دەبیتن پێی دەگوتێ کوفران نیعمە کوفرکردن بە نیعمەت کوفرکردن ئەنواعی هەیە یەک لەوانە ئەوەیە فرێدانی خواردن ڕێشتنی خواردن زۆر گوناحە ڕۆژی قیامەت سوال لەسەرەوە وەلا توسریفو ئیسرافە خوای گەورە چەند ئاەتی لەسرە یعنی باز دەکە ئیسرافکردن لە خواردن نابیتن کە ئەمە لە ناومان باوە مع الأسف بەداخەوە لە ناومان باوە ئەو خواردنە مثلا کە دەمینێ سبەینێ نانیتن دیسان تکرار دووبارە لەسەر سفرەی دانێ بخۆن بەڵکو فرێ دەدەن و ئەگەر هەندێک هەیە تێگەشتە لە دین ئیسلام چ دەکە خێری پێ دەکات یعنی خێری دەکاتنەوە باشتریشە بەڵام دەبی ئەمە بزانین خوای گەورە یعنی بە زۆر خواردن نییە مەسەن لۆ ڕەمەزان ئینسان بە ڕۆژی دەبیتن حەز بکە بە برسیاتی حەز بکە تحملی برسیاتی هەبی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم دەفەرمێ اخشوشنوا فإن النعمة لا تدوم خۆتان لێ ڕابینن ناخۆشی لەبەرەوەی نیعمەت و پارە بەردەوام نامینێتن بەردەوام نابیتن ئەو ڕۆ تو هەیتت وەزعت باشە خوای گەورە تووشی ئەوەکت دەکات زروفێک کە ئەتوو لە هەموو خەڵکەچی فەقیرتر بی جار بە جارش وات لێ خوای گەورە لۆ دەرگەکانی نیعمە دەکاتەوە وەزع زۆر باش دەبیتن کە ئەنەما ئەتوو الحەمدلله بە خۆت خێری دەکەی بە خۆت سەدەقەی دەکەی ئەوزار لێرەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی وەکو بنێ ئەمرمان پێ دەکا اخشوشنوا فإن النعمة لا تدوم خۆتان لێ ڕابینین لەسەر کەم خواردن و یعنی ناخۆشی چونکە نیعمەت بەردەوام نابیتن يعني خوانك استعمال لو نعمة الدنيا خوانك اشتق بسبين اما غار بدن يعني لو ولاته بتسنا ولاتش درب دربين يعني الدرب دربين براستي زورنا اخو بتسي زبل خانه شي تو دربيني او نعم خوارين دربين بخوي ورأتو لو نعمتي بتسي او بتسي لو او ناخوشي لو انسان زور اغاي لنعمت بتن او اسرافه نبتن ناومان ڕاستی ئیسرافە بارە سەرفکردنەوە و ئیسرافشە بڵێ دکتۆر یەکێک لە پیرۆزەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز نازل بوون هاتنە خوارەی قورئانی پیرۆزە بەڵێ حتا حەدەکی باشیش هەموو مسلمانە لە مانجی ڕەمەزانی پیرۆز هەوڵ دەدەن زۆرترین کات زیاتر قورئان بخینن بەڵام دوای مانجی ڕەمەزانی پیرۆز بەشێکی زۆریش دیسان قورئانەکانیان تۆزی لەسەر دەنیشێتەوە باشە لەم وەزعەدا لەم حاڵەتە لە ڕۆژی قیامەت ئەم قورئانە شکایەتمان لێ ناکە دەری کە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەمەی دەخین بەڵام دوای مانجی ڕەمەزان پشتی لەم دەکرد لەسەرمان حساب دەبی یانیش حەق و حساباتی ڕەمەزان لەگە مانگەکانی دیکە جیاوازە بەخۆی لە مانجی ڕەمەزاندا پێغەمبەرمان صلی الله علیه و سلم قورئانی ختم دەکرد و ئەو ساڵەی کە پێش وەفات بکە دوو جار ختمی کرد لەگەڵ جبریل عەلەیهی السەلام دوو جار قورئانی ختم کرد لێرەدا کە ڕەمەزان دەهات سەحابەکان و عولەمایەکان قورئانیان دەگرت و دەستیان پێدا بە قورئان خوێندن و ختمکردن و معدەل قورئانیان لە دەست بوو لەسەر سینجی خۆیان دادەن حتا ئەگەر نووسبانە لە مزگەوت قورئانەکان لەسەر سینجی خۆیان دادەنە بەردەوام قورئانیان دەخین بەڵام قورئان لێرەدا عولەمایەکان باز دەکەن یعنی عولەمایەکان و فتوایان داوە ئەگەر هاتو یەکێک چ ڕۆژ قورئانی نەخینیتن هیجرەتی قورئانی کرد یعنی قورئانی بەجێهێشت هجرتكردن القرآن نصي آياتنا يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا بيغمص أشكال دخل يا ربي خدايا من أمتي من أو قرآنيان بتزيهش هجرتي عن كده هجرت سون دبي حتى ما نقولش حتى تسرجت القرآن نكردوا آياتك ندخل دوا صفحة لا بركة ندخل دوا للقرآن أتو وازد للقرآن هنايا لو أوي كبر دوام بين لرمضان وباش رمضانيش بتوانين ڕۆژانە چەند ئاەتێک بخینین عملی پێ بکەین و قورئانیش بەڕاستی معجزەی گەورەیە و شیفایە و یعنی حفظە یعنی ئەو قورئانێکی زۆر گەورەیە بەس دکتۆر لێرە پرسیارەکەوەی باشە ئەگەر چل ڕۆژ و زیاتریش یعنی ساڵێکیش قورئانمان نەکردەوە نەماخین
بە گوناح لەسەرمان حسابیان هەر ئەوەندەیە قورئانمان نەخوێندێ خێرەکەمان بۆ حساب ناکرێ. والله یەک کە موسڵمانین یعنی محرومین لە خێرەکەی، دومینیش بەڕاستی یعنی ئینسان کە لە قورئان دوور بوو بەخۆی تووشی گوناح دەبیتن، تووشی حرام دەبیتن، لەبەرەوەی قورئان وەکو بڵێن عیارێکە، وەکو کەتۆلۆکێکە، یعنی شتەکە لۆمە ڕێنماییەکە لۆمە کە بەردەوام بین. بەڵام ئەگەر هات و بەردەوام نەبووین احتیاجی تووشی گوناح و تووشی یعنی کێشە دەبین و تووشی گوناح و کێشە دەبین. بەڵێ ئینشەڵڵا خودی ئیستیقامە پرسقیمە بکەێت کەچەوە ئەم ڕۆژانە هەر پێنج نوێژەدا تایبەتیژیت هەر ڕوکعاتێکی دەم دووبارەتکەین ئیهدینە الصراط المستقیم کۆچەوە هەیڤە ڕەمەزانە پیرۆزدا خودی هاریکارە زێدەتر گەلمە پشتی ڕەمەزانیژی ئەم زێدەتر هاریکار من گەل خوددار سەر ڕێکا ڕاست بەردام ڕۆژی گرتن قورئان خواندن نوێژە جماعت و دکتۆر سید محمد خلیل این افشفت گەلمە دابین خودش ڕازی بێت و ئینشەڵڵا خودی خێرەوە و هەمی مسلمانە بنوێست. جەناب شتان بنووسی سپاسی تەلەڤیزیۆنی کەناڵی 24 کوردستان دەکەین و ئینشاڵڵا ئەو شەوە دوعا قبولە داوا دەکەین لە خوای پەروەردگار، خوای گەورە شار و وڵاتمان بپارێزی لە پیلانی دوژمنان. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. سوڤانیاش هەمیە گرنگتر یعنی مەبەستامە بژحاتە مش دکتۆریژی پرسی خێرکردن ماڵبەخشین گەلە جۆرە ڕەنگەش هەر تشتێکی گرنگتر بێت. هەژار و فەقیر بەس تنێ هەیڤا ڕەمەزانێدانینن ساڵێ هەمیە هەین دەبێت زێدەتر هاریکاری هەژارە بکەین دەستێ هاریکاری بۆ هەر کەسێکی درێژکەین و پێتوی هاریکاریە بێت ئینشەڵڵا ئەو یەکش خاڵێت گرنگ بێت ژیانە هەر کەسێکی دەشەوێت. بێگومان ژبان لەگەڵ ئەوەشا کە ئێمە خۆمان ڕابێنین یارمەتی هەژاران بدەین هەر ئەم تەجریبەی کە مامۆستا باسی کرد هەم ئەم ڕاهێنانی کە بە دڵ و دەروون و بە نەفسی خۆمانی ئەدەین دایمەن ڕاهێنان بۆ ئەوەی کە تۆ بەردەوام بی لەسەرشت هیچ کاتێک ڕاهێنان بە ڕاهێنان دانەنرێت ئەگەر تۆ وازی لێ بهێنیت هەر لە شتی سادەوە هەر لە وەرزشکردنەوەی هەر ڕاهێنانێکی ترجاریوە ڕاهێنان بە دەنگتەکەی ئەگەر بۆستیت دەنگەکە وەکو جاری جاران ئەگەڕێتەوە بۆ لەسەر ئەم ڕاهێنانە با بەردەوام بین و بەردەوام بینەمەژی بەرەف هەفکۆرەوەە بەردەوام بینەمەدنەوە بەرنامەی زانین زانین کار کیڤەنە هەفکۆرێت مە ئەبروکەم دەست پێ کە تایبەتیژی بەری ئەم هەفکۆرێت خوارگرین ئەف دێ فەڕەکێ یا سەر پێوە بەرەف زەخوکە دەڵۆ تایبەتیژی پرا دەلال زان تو چۆ زەخۆنە بەس بژە ڕاکۆتە دیاتە سەر زەخۆیە سینۆن ئاخر ئەو خەڵکی زاخۆی بەڵام باشە بێسەحبەت vê tu biçî beref pira delala zaxû wekî şêwazekî yani dîrokîtina va zaxûka delal dat hemî dema da taybetê jî tu jiyaş xelkî serdanker û geştiyar zêde berê xwe dine pira delal wextê daxilî zaxû bin yekser bijin ka pirê biçîn serdaneka pirê dikîn heyva remezana pîrûj da taybetî jî nexwasime şevê hejmareke zêdeya xelkî qesta vî cihê taybetiye zaxû dikin demên xwe jî yên xweş li wê re derbas bikin piştî ev şêwaz jî hatiye نیژن کردم تایبەتیژیە پرا دەلالی و gelek baştiraş berê û berfirehtir jî bûye dî bûye cihê geştiyara jî xelkekiş her cihê her derê ku çine zaxû yekser berê xwe dine pirê beref pira delal her neçûye vê ceware şevanên pira delalin di meha Remezanê da eşbûyî bênvedan û bi serbirina demên xweş zorên kesên ku di şevê da ji zaxûyiyan qesta baweşa pira delalê dikin. Pira delal wek remzekî muqeddes hebû yanî nebûm tenê bo xelkî zaxwe hemiyê yanî şevekî ne du şeva yani ya duê her em tên verê û sabira me gelel verê tê do bêhna mirovî fireh bit yani û xas piştî berfirehtir jî lêgirî yani gele baş biye û xizmeta hemî xelkê da cihekî xweş e û çi bêjim te cihekî yekî bêjin siyahî ye gelek cihekî aram e û ev sala jî elhemdullah Remezan di wextekî de yani mirov neşî wasfê bike aram e yani gelek xweş e hîne û sererayê her tiştekî yani Remezan gelek xweş çû û gelek xweş e vî wextî da û rojanê me hema rojîne piştî hêngê jî çi bi xêzanî çi gel hevala
بۆ مرۆڤ دەردکەوێت بوو پرێ خوشی و جوانی و دێرینیا وی شینوارê سمبۆل li zaxo bûye sedem ku xelek nebitine ji deverê belko ji dewrober û parêzgeha dihokê bi awayekî giştî jî qesta vî şînwarî bikin. كان ديتو بي قصة زاخو بكي هكا تو قصة برا دلال نكي تو هست بينو كي تو الزاخو يعني تو هست جانيه كي اون خوشيه كي اون ذوقه كي بينو كي الا چند وقت تم زاخو چوب کاره که تایبت بیم چوب سردان بیم اکی دستم قصة برا زاخو کم خوشيه كي يعني بیش چاو يعني ذوقه كي خوشيه كي بهم فرحيه كي آرامیه كي او دیمنه كي زور جوانه گلک خوشیا شوید رمضان الپری جوازن اف پرا هنه همشن بیجن اسطوره آثاره که هر کفنه روشاوه خملاوه جانیاوه جانیا خوابیری و زانوانا ادیبا روشنبیرا گلک پیگوتی ام وەکو خەلکی زا خۆشی بهنا مەلڤێرێ فڕەهە ئەم هەمی پتر قەستا vêrê dikin. Piştî encamdana proje berfirhekirina derdorên piradelal ji layê hikûmeta Herêma Kurdistanê ve ev şînwar bûye cihekê geştiyarî jî û rojane bi sedan geştiyar qesta wî dikin. Nemaze di meha Remezanê da bi şevê jî pir ji geştiyar û seredankaran. اسلام یوسف کردستان 24 زاخۆ بەڵێ لە زاخۆوە ڕاستەوخۆ دەچینە سلێمانی چونکە لەوێ پەیامنێرمان دیار جەمال ئامادەیە و ئەم شەو لە کەشوهەوای مانگی ڕەمەزان و دەشەوی کۆتایی باسمان بۆ دەکات کە لەکوێیە ئێستا ئەو و چیت ئامادەیە دیار ئەم شەوت باش. بەڵێ سڵاوتان لێبێ دیارە هەر بە هاتنی مانگی ڕەمەزان بەرنامەی ژیانی ڕۆژانەی چ خەڵکی چ کاسبکاران گۆڕانکاری بەسەرادێ کاسبکاران بەشێکیان ئەوانی کە پێشتر هەر بەردەوام بە ڕۆژکاریان دەکرد ئێستا بە ڕۆژ دوکانیان نییە بە شەو کارەکان ئێمە ئێستا یەکێکین لە ئەو شوێنانەی کە خواردن دروستەکەن ئەویش هونەرمەند زاهیر جەلال لەگەڵ خانەوادەکەی بەڕێوە دەبات کاک زاهیر بەخێرێ سڵاوت لێبێ ئەمەیە بۆم باسکەی کە مانگی ڕەمەزان چی جیاوازێکی لەگەڵ مانگەکانی تر کار و کەسابەت چۆنە ئەم مانگە باش با پێشەکی بەخێراتنتان بکەم و لێشم تێک نەچێت وەکو سەفەری پێشوچووکە و کاتە تازە نەخۆشەکەی لێ بوو کەناڵەکان لێ تێکچوو بوو بەخێر هاتنی کەناڵی چوارەکەم بەخێر سەر و سەرچاوم بازارەکە چۆن دەبینم ئەها ڕەمەزان مانگێکی پڕبەرەکەت و پرخێر و پرخۆشیە بەڵام لە هەمان کاتیشە بۆ هەنێ شوێن کار و کاسبەکە کەم ئەبێتەوە ئەویش دەبەرەوەی کە مەسەلەن زۆربەی زۆری خەڵق بەخۆشمانەوە بە ڕۆژوین یا بە ڕۆژوون ئیتر ئەمێتەوە هۆکارێک هەنێ شوێن هەیە وەکو بە تایبەتی خواردنگە کەم فرۆژە بێت فرۆشیاری کەمتر ئەبێت ئەو خەڵقیش کەم سەردانیەکات تاکو و کاتانی کەوە خەڵق بەربان کاتەوە کە بەربانی کردو کاتە یا هەنێکی لە ماڵەوە بەربانی خۆی کاتەوە یا هەنێکی هەیە کە حەز ماڵ و ناکات و ڕوو لە شەقامەکان و لە خواردنەکانی ناو بازار و ئەو شاخ و کێوانە کات و لەوێ بەربانی خۆیان کات و خوا ڕۆژان لێ قوبوڵ کات کەسابەتەکەش ئەوەیە کە تر تقریبەن کە زییتە کەوتووە نەک هەر ئێرە زۆر شوێنی تریش ینی فرۆشیاری کەمترە کاژمێر چەند زیاتر خەڵسەتان ئیتر لە پێش بەربانەوە خەڵق ئەهروژێ برسیەتی چۆن هەنێک هەوڵای بە ماڵەوەی تر هەنێکیشی هەوڵایەتر لە هەر خواردنگەی نزیک بێت هەر شوێن نزیک بێت هاوارەکە بەربانی خۆی بکاتەوە ئینشەڵڵا هەر بە مانگی خێر و بەرەکەت بەناوبانگە ئینشەڵڵا هەروواژە بێت و خێر و بەرەکەت بە هەموو مسلمانن و مسلمانی کورد بە تایبەتی بینەرێکی زۆر تەماشای تۆکەن چی پێشکەش بۆ بینەرانەیە من لێرۆ چاویان مازەکەم سپاسیانەکەم ئومێدوارم کە برسیان و بێن بۆ ئێرە لە هەر شارێکن لە هەر شوێنێکن و لە سلێمانی و بە تایبەتی هونەرمەندان چونکە شوێنی من کە کردومەتەوە هونەرمەندێکی هاوڕێیان ئەم شوێنی کردوتەوە ئومێدم وایە کە سەدانام بکەن و خۆشەویستانیش و
وەکو ئەم میوانە بەڕێزانەی کە هاتوون ئەوانیش بە هەمان شێوە سەردانی ئێرە بکەن. پێشکەشەکەی وینەرانگە شتێکمان پێشکەش وەڵاهی چیان پێشکەشکەم تەوان شت هەیە ئەستا پێشتر باسی مێژوویەکمان کرد چی بوو بیرمەوە باسی ئەوت کرد کە وتت یەکی پێنج زۆر تایبەتە لای من بۆچی یەکی پێنج دوو مەبەستی جوان بەخشە لای من یەکی پێنج ڕۆژی جیهانی جەژنی کرێکارانە لێرەوە کە تێش پەڕیوە ئەمڕۆ پێنجی پێنجە یا ئەم شەو بۆتە شەشی پێنج من لێرە پیرۆزبای لە هەموو کرێکارانی جیهانەکەم و کرێکارانی کورد بە تایبەتی چایان ماجەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و هیوادارم پاڵپشتیان بکرێت و هیوادارم کرێکارانی کورد ئیتر بگەن بە هەموو ئاوات و ئاماجی خۆیان و تۆزێ مانوێتیان بحەسێتەوە و بچنە ژیانێکی پڕ لە ئاسوودەی لە بەختەوەریەوە دوو هەم شتیشان ئەوەیە کە ڕۆژ لە دایکبوونی خۆمە یەکی پێنج ئەو پێشم خۆشە کلێکی پێنج بۆ کردی لێرە بەڵە خێزان مناڵەکان لێرە لەگەڵ زاوەکەم و کە سوکارەکانم لێرە بوون سپرازی جوانیان بۆ کردم ئەوش کە عیدلادێکیان بۆ کردم دەستە هیلاک بۆ کاک دیار سپرازی جوانیان بۆ کردم ئەو یادیان خستمە بەرچاوم و ساڵە تەمەنم تێپەڕی و دڵیشم پڕ بوو بە ئارزوی خۆم گریام و هەرەوەیە کەفی خۆشمە بە قوربانم جا منیش وەکوتم لەیەکی پێنج لەدایک بووم گەر کاتان نەگرم لێرەوە ئەم پارچە گۆرانیە یا خۆم سرودە پێشکەشەکەم بە چینی کرێکار و خۆشم و هەچی بینەرێکی ئەم کەناڵە جوانەیە مناو کەسام هەموو ڕۆژێ هەیژین هایژین مناو کەسام هەموو ڕۆژێ هەیژین هایژین ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی سپاسانەکەم زۆر سپاس منە گەڕێمە لای ئێوە ئەمەوێ پێشگەڕانم باسەوە بکەم کە زۆرێک لە دوکانەکان تا پێش بەربانگ لێرە کراوە دەبن لە سنووی پارێزگای سلێمانی و خەڵکانێکی زۆر تا و کاتانە لە دەرەوەن خواردنە خۆن چا ئەخۆن ئەو کاتە دەگەڕێنە بۆ ماڵەکانی خۆیان دیار جەمال دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ میوانەکەشتەوە بابەتش کە هەڵت بژارد بوو کە مامۆستا و هونەرمەندی کورد مامۆستا زایر جەلال کرد بۆ میوان ئەوە جێگی خۆشحاڵی بۆ من نەمزانی لەوێیت بەڵام لەگەڵ باست کرد بۆ من زۆر کاتێک نعمت خودی دی پاشی وکیل گل مامۆستا زهر جلالی که تاوجی نعمت خودی پاشی ویده پیک وکن دست خوشی که طیبت بۆ مامۆستا جی کو هم هونەرمەندی خو و هم جی کار خو کی پروژه ماجا فکری کو روزا اکی 5 دا کو روزا کار جهانی جی او تو روزا داشت بیات من دریو تشلا کو بردام سرکار خدا کو پار یک حلال دست خوب خو هنیا خوب پیدا بله باشه باسی هونەرمەند کرد ویجد هر ناف هونەری دامی بڵێم باسی هونەرمەندمان کرد ئەو پارچەیشی کە پێشکەش کرد اینجا ئێوە زانن کە زۆر جار تەوەری دووەمی ئێمە ڕاستە بابەتی تەندروستیە یاخود هەر بابەتێکی دیکەیە کە پەیوەندی بە وەرزش و جەستەوە هەبێت بابەتێکی دیکەشمان هەیە کە لە تەوەری دووەم زۆر جار پێشکەشتانەکەین ئەوەی کە زاخاوێکی گوێ زاخاوێکی دڵ بۆ ئەو سرودە ئاینیانە تەندروستیە ڕوحی باڵێ تەندروستیە ڕوحیەکانمان بۆ دروستەکات ئەویش بە مونەجات و سرودی ئاینی بەڵام ئەم شەویش جیاوازتر لە شەوەکانی دیکەمە هەموو میوانەکانمان جیاوازن بەڵام ئەم شەویش میوانێکی جیاوازمان هەیە کە بەڕێز میهران هەرکی هونەرمەند و سرودبێژ لە ستۆدیۆ لەگەڵ کاکە ڕێبوار و هەروەها کاک ڕوان ئاش لەگەڵمانن ئامادە بوونەوە ئەم شەو ئینشاڵڵا شەوێکی پڕ لە مونەجات و پڕ لە سرودی ئاینی و پڕ لە خێر و بەرەکەت ممنونة توينة كوهين أفشافات ديال منا خدي خير وابن بس ممنونة توينة ما مصطفى تكلم بخيراتي بخير هاتن سر وجا هم ارش دست بيكي وبري هر تشتكي بري ام ميوزيك بكينا نافضب دنجي ما مصطفى مهراني خوش وطيبت بشتي ما بخيراتن كري چند اواتكت قرآن بيروس ام جهداري بكين وإن شاء الله هيدي تقال ما مصطفى بار وما مصطفى رواني عندك سرود طيبات ما بيشكش ان شاء الله ان شاء الله.
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. صدق الله العظيم. هي خودش ترازی به خود خیرات من به دست بکه که گل لگا طیبت و هم یا پیروزی. جا مامۆستا میهران ئەو دڵی کە قورئانی تایە ئەو سنگی کە قورئانی تایە زۆر لە دڵەکان و لە سنگەکانی تر ئارامترە. جا ڕەتل القورئانە تەرتیلا و تۆش بەو دەنگە خۆشە لە سنگێکی فراوانەوە کە قورئانی تایە ئەوەت پێشکەشکردین و ئەوە تەرتیل کرد. وەختێکە قورئان ئەخوێنیت سێرم کرد کە ئەزبەر ئەیخوێنیت لەبەر هەندێکیان لەبەر ئەخوێنیت. ئەو ئاەتانە زۆر تەسیری لێ کردی کە لە بەریانەکەی یاخود زۆر بە بەردەوام ئەوانە ئەخوێنیتەوە. هەم بە بەردەوام دەخوێنمەوە هەمیش بالفعل ینی تەسیران هەیە. ئەم دا حق و حساباتە بکەین هەش دەست پێکی بەری بکەوینێت ماڵ. چەند بەرهەم حاضرن دەڵ وەختی خود تەرتیب کی گەمترین پرسیارە بکەین زیاتر ئەم گوێ خوب دینەوە. دروست. چەند بەرهەم حاضرن؟ 5 بەرهەم تقریبا. 5 بەرهەم. گەل مامۆستای بۆرە مامۆستاڕەوەن یۆنژی ئەوەن شتێ تایبەتان نییە بە خۆتان وانە 5 بەرهەم. کوردی و عەرەبی و فارسی و هەمووی تێدایان بەس کوردیە. خودت خرتێ. ماشەڵڵا نیعمەت تا خودەیە. بەڵێ مگودا هەموو ئەوە بێت لە کەسی نەکە. یعنی بادینیم کرمانجیە تێدا. بەڵێ. ما بجا قابل هەرکی بێتە وێرە بادینەگەنەوە. تێدا ئەویت خودستا ڕازی. ئەوجا دەست پێکیان کشکی پێشکەشکی. ئەوەیە بادینەکە ئەی پێغەمبەر سەڵ. بیا الله. ناوێ خودە لێ بینین بسم الله. ای پیغمبر سبرات الله تجبت یادی بالله. ای پیغمبر سبرات الله تجبت یادی بالله. امری تگشتش الله بیا باغوانه الله. امری تگشتش الله
Taca serek rehbana Duri jmehzan salama Ya Resulallah Peygamber yola bana Ruşuhi bile samana Peygamber yola bana Ruşuhi bile samana Taca seri khair hevala Duri jmehzar sala Taca seri khair hevala Duri jmehzar sala وی خودش ترازی بد وی شلاف دنگ هر بمینه پیغمبر صلی الله علیه و سلم دیری میه بس یت ناف دلت مدا ان شاء الله خود الرجا قیامت ما بدین ان شاء الله همین بسر ما ان شاء الله اللهم آمین هر بجی مامۆستا ئێوە بەرهەمەکانت بەرهەمە سرودیەکان زیاتر ئەوانن کە بە زمانی بادینی و کرمانجین یان ئیمشۆ لەبەر ئێمە بابەتە سۆرانیەکانیش پێشکەشەکەیت والله تێکەلن تێکەڵن بەڵێ. بەرداوام بەرهەمەکان تێکەڵ بەڵێ تێکەلن زۆر باش ئێستا مانەوێت شتێکی ترمان گوێ لەبێت سەرچاو چاوەکان هذا يك تركيا تركي بله ما شاء الله Medine'ye varamadım Gül kokusun alamadım Medine'ye varamadım Gül kokusun alamadım Ben Resul'e doyamadım Yaralıyım, yaralıyım, yaralıyım Ben Resul'e doyamadım Yaralıyım, yaralıyım, yaralıyım Kabe'nin ortası kara Açtın yüreğime yara Kabe'nin ortası kara Açtın yüreğime yara Bulunmaz derdime çarem Yaralıyım, yaralıyım, yaralıyım Bulunmaz derdime çarem Yaralıyım, yaralıyım, yaralıyım Rabbim nasibiyle ne var Hasreti kalbimi zağlar Rabbim nasibime ne var Hasreti kalbime zağlar İki gözüm durmaz dağlar Yaralıyım, yaralıyım, yaralıyım
بچنه بحشت يا ربي خوش لشتان ويدستوش ممنون تركي في جات الزاني وانا ما متجبر كرينه خودي هندك الظالم هندك كده انا ظالم هذا تركي بليورسن يوم بالميورم انا ظالم كشك يعني او الظاني بليورم يعني تزاني بليورسن يعني تزاني تركي بليورسن Türkçe biliyor musun? Türkçe bilmiyorum. الله اكبر شكلها ما تظاني Evet biraz اوه الله اكبر انا بيت وقتها ben biraz الله اكبر خير اخي لازم çağrıytom kır bizden yabak ya خير لا والله انا ظالم ama يلا از كرديه ظالم اجي بدار باستكم O zaman abi her zaman Türkçe ondan konuş. Tamam. Canım ama harbi Türkçe sakamadım neyzani. بحسي أنا في سرودي يعني قالك نوف بانجا طيب تيجي هم فيلمك جيس بسرعة شكرين قري داي مدينة درست حتى مروفتينا جهزي سبحان الله وقت بحسي مدينة تذكرن طيبات مندي ومدينة چونكي قبر پیغمبر صلی الله علیه و سلم بود لی مروی تشتک چید بود نظام سردان وان جهات کریه اونجی نهشت نب خودی اشلاخ دی برس خطاب کد الله نصیب یبار انشالله اللهم آمین اللهم آمین جت عربی تا چه حاضر کریه بس بریم بچین عربی رو داوی رو جی گازه دکب کم مش گله که کریه از وی گازه نتشتجی اف دنگت طیبت ابی توصا طیبتی جیت وی سردمی دا گلک دنگت نشاس یعنی ريزامه بو همي هنرمنده هي بس قال لك دنجت نشوازتين اف دنجت طيبه تهي توي برزي يان امل ديف ناگرين خودي هردك هم امن لوانه او هنگوانا هوج بتن فيري بيويست اهي همش لوانه حتى انه كتاتش هي مثلا ام سوشيال ميديا بحسكين بله تشتي خوب نو خود تو بلافتي يانجي هما برادر و عزيزي تو بلافتكن خود زیاتر میام قرآن نگاه کنه یعنی کوه پیجک من اینستاگرام و فیسبوکش هر هنده هب نوته بله هب نوته مهران چد تنویسی مهران هرکی مهران هرکی بله سو اینستاگرامی و فیسبوک بس قرآن خواندن بس قرآن خواندن دی وجه ان شاء الله افسرو ده جیت ده هبن چونکه دیم امن او بخوب يعني فكرهم ده هي اسوي وش جيب كام ان شاء الله او برنامج كنت نشون لما ده بيجي والله مو وقت نينا واز فيرونا جهمو خدي من وقت هي قام روي بويت دي ان شاء الله وقتی تو مجیلی چیز جبلی قرآن خواندن و هنرمندی از فرمانبر حکومت ما ای دستت خوش نعمت خدایه هر دو کارا پیور کی و بگنجن جایزش برهمکی عربی آماده باش اگر طلع البدر طلع البدر زور باشا جاء بالعربيكش بزاني طوال صراحة تركي بالعربي يا الله العربي كله زور باشم لا تركيش زور حزم يا فيرم ان شاء الله محاولة كان توافر دي ان شاء الله ان شاء الله لعد هسه ننتظرك فد مناجات بالعربي ان شاء الله اكبر يعني بعرض عضلاتنا تركي وعربي من داخل انا عربي انا عربي من نوع باش لا انا عربي بس زور باش بس داخل ولا دو تباديني نازل ببعد ما انا ما قلت انت تفكري تو موسيقى باشي فيرم ناكر يلا بسم الله ده انا باخد طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع جئت بالأمر المطاع جئت نورت المدينة مرحبا يا خير داع أنت شمس أنت بدر أنت نور على نور أنت مصباح الثريا يا حبيبي
چوارده غلط نشد دنی ودم و بگل زر شکری خدا شکری سرزر دست کسی نکهور لخودا توی نزدر هم رهبری هم فرماندر طالع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم هزار جارا عارف ویری طیبت تشتکو تبیرم ما مهوانک ما مستعکی آینی می همی گریدای صلوات دان سر روح پیغمبر صلی الله علیه و سلم یعنی فرمودک بحث کر کسک صحابی یک شده پیغمبر صلی الله علیه و سلم بجد از دعا کرنیت خو که مهنده باش باشه که شمانش سی باشا از صلوات دم سر پیغمبر صلی الله علیه و سلم بجد زیده که بجد بجد از که من نیف بوم دعا و نیف دیگه ما صلوات پیغمبر صلی الله علیه و سلم بجد زیده که این او صحابه بجد هما وعد بالدعاء کرنیت خو همی از که ما صلوات دان سر روح پیغمبر صلی الله علیه و سلم نجا هاوی و درسته قال لك جرا كمرو في دعاء جيبين هم بلا همي صلوات دان سر روح پیغمبر صلی الله علیه و سلم ان شاء الله خدي زيادتر بزان تفضل امرو بيدا همي تستاد امرو بيجيب جك راست اواش سرتا كتست معنا كد بالصلوات تستكي كزور بله اوجي ول دفن باش اوجي من اخر طالقه دستكانت عارف شنو السلام عليكم از بحث نوف بيناته و برادراب که مثلا بو نمونه اف دنگ خوشته هي تا گوتن در جرا سوشال میدیا تو تشتا دانی کنو که برادره که جن ماره کرین و گوهستنک هبت که داخواسته بکت تو چی آنجی تو بجی نه والله عقل مجوان تشتا نبرد خده اگر زمین ساز بید بونش یعنی تو چوی آن تو نچوی مثلا تو نچوی نه والله و بو برادریت ما مسلم هیرانی هر کسی شو نیت جنینانی هبت بیجنی جربی نمیجا کاری نه خود خیرات نمیست برای ترقبا صوزی بوان هاو چه خیره خوده لکه تو توش کر بی تا مجال وگرانی ها مجال ما بدید شمس خدمت خود خیره نیست چه بر همه کی ترسته آماده باید لو دنگ خوشت بباش من نکید مقامك فارسی بله یا و فارسیاته و چوه اما بی مثلا تیستا فارسی نباشه فارسی نباشه باشه بله نعمت خدا هر بجی خدایا جهان پادشاهی تو راست زما خدمت آید خدایی تو راست پناه بلندی و بستی تویی پناه بلندی و بستی تویی همه نستم
چه هستی تویی ای خدا همه آفریده است بالا و پس تویی آفریننده هرچی هست ای خدا وی دست خوش وی هر بجی انشالله خود تندرستیات هر باش که او دنگی هر ببینید انشالله پاراستنا دنگی قرگی ته هی آنجا دفته هر تشتک آسایی خارنو بخوان خود دی کنگی بیا برای وانا تلفن ممکن که من بری برنامه ده بیتن هنگی را من پارس کرد یعنی دو شاه داریم آها نخوی یعنی خوزانه هاوینا خواستن رمضانه منو نشد آواسار و شتان نخواه نه والله بنوع منیه پارس مامۆستا میران لە بنەماڵەکەتان کیترۆک و تۆ دەنگی خۆشە لە براو باوک ئەگەر منداڵ شتەیە کۆڕکچ کامیان وەکو تۆ دەنگیان خدای لبراکانم براکم هەیە ناوی کاک بەهروس دەنگی خۆشە دەنگی خۆشە ینی بۆتان ماوەتەوە دەنگخۆشییان تەدریبکردن و ڕاهێنان و ئەوانە بۆ دەنگتان خۆشە هاتان بۆ پێشترایە نه خدای کو مانەوە نه بڵێ مانەوە نەبووە بەڵام ێدی بەهرەیە کە خدای دامان نەکو بژن مابیتەوە نەخێر حەزەکەی مناڵ و کوڕ و کەسی خۆت ئاوەکو خۆت سرود بێژ و چون زۆر کەس هەیە حەز ناکات منداڵەکەی پیشەکەی ئەو یا هوەرەکەی ئەو هاڵگرێت ئەڵە زەحمەتی تایە و ناخۆشە بەڵام تۆ بە پێچەوانەوەیە بە پێچەوانەوە لەبەرەوەی ئەوە شتێکی هەم يعني شتێکی خێرە شتێکی باشە ئینسانش حەز کرد ئەوڵادی مرۆ دائما بەرەو باشی بۆ باشی پێخۆشە يعني تو حاضرتکی یان هێشتا نینە سن زارۆکێت خۆ لێ ڕابینی و فێرکی خودم من سێ کچێت هەی مێلینا تقریبا تەمەنێ نزیکە 12 ساڵە ماشاءالله خود تەمەنێ نەهال 6 ساڵە و نیان 3 ساڵ نیە گەل هنگوژی مێلینا نوگازیت گەلدا بۆی قوڕان ختم کرد یعنی پێختم بێ ئینشاءالله کاتە تۆ لە پیاوە خۆشبەختەکانی چ ئەوانەی سێ کچیان هەیە لە خۆشبەختەکانی تۆ سێ کچت هەیە ڕیژی بوو بەهشتە ڕێکەوەی گەلەکە خۆشە بۆیە خۆشبەختە لەم دنیا تا نعمەتە خودەیە کچ ڕاستی نعمەتە خوددایە کوڕیشەوە تۆ بەلێجا چه خدای دا ئیشڵڵا خودی ڕۆژی پرسخوێ ئیشڵڵا vê carê ez bihînvedaneka Kurd dimete bela mamosta rêborî mamosta rewanî got me xwe hazir nekiriye bes parçeka müzîkê me ji her dika ji we her dika vedî müzîkeke ya şerqî ya îslamî bes me canî zedê hevetan ne dê hezira xwe mamosta rewan vedeke tuş ey ey این هر دو پیگ بود دیالله
هی هر بشی دەستەکانتان خۆش بێ وی دەستێتە لەشتان ساڵ بێت بینڤدانەکە باش و دەما مستە میهێرانژی بەرهەم شەڕ بەرهەم وایە درست هەر هونەرمەندێک جار ساڵ تێت و ئەکی بێژن زەوڵەکێت خۆ دەرخین بژت بەرهەمەکی نی من نەخستە بەرهەمەکی نییە سرودێت ئاینی تەتڕێکێدا هەیە یانژی توت بێژی جارە هێشتا زیە خودێ ئەو جۆرە هێشتا زیۆی کی بێژە وەڵێکی دێ کوبتە کۆسە بۆەوەی مرۆ پێش نەکەوێت هەنی نابی مرۆ بێژیت دەبی هەمیشە تو محاڵە بکەی ینی ڕێکێدا هەیە هەر ئەو شەو ئاوازەی دانا ماشەڵڵا ئەو شەو ئاوازێکی ئاینی جوانی دانا شعرێکی بەدەست کەوت پرۆڤە بە ئێمەی گوت شتێکی زۆر جوانی داناوە ئێمەدەم شیۆنێتە هەند زیدەنە ینی بەرهەمێکی نییە ئاینی ڕێکێدا ئازەکە من لەسەر بدانە ئینشاڵڵا ئەگەر وا بێت ینی ئاوازە ئەوها بە خێرایی دابنێت و ئیسەدادت تیا هەبێت ئەو تواناییە تیا هەبێت بە چەندێک ئەبێتە بەرهەم و لەدایکە بێت خودێ ئەوە وەخت زانیت ئەس بخۆ حەسکەم بخۆشە شەڵام بەرنامەژی هەی دیم حاڵەکەم من بەرهەمەکەویت ئەوە تازە ئاواز بودانەی ئەو شنۆفۆن بەرهە پێنج بەرهەمە نەگوتێ بەێ ئەنژی دەرڤەیە نا بۆ ئەو پێنج بەرهەمانەیە شتم نەگوتێ نوکە گوهداری بکەینەوە ئەوی بهێ ئەو بەرهەمە و چ دیمایە دوو بەرهەمۆی نێمە یەک مایە مێژە مادەم بەریان بچینە بەرهەمی ئەم یە نزیکی جەژنێت بی ماشڵڵا دەنگێ تەژی بۆ قورئان خواندنی ماشڵڵا خودی هەر بهێلت چاوایە سوورەت ڕەحمان و پشتێنگی هەر دیارلا تەکبیرڕاژی دیالداوە دوست هەنووکە هەنووکە بۆ چی نەبێت چ نابێت تەبیعە ئەیدیا بسم الله و ناوی خودی لێبین ئێستا خانمانی گویان لە بێکسەر بچن فاسۆلیاکان ئەخوستێن بۆ سبای سپێری عیدێ بەسیدی هەمنە ها چەند ئاتێکێت بدات هەندی تەشبەر لەحنە عیدی تەمەن لەحنەکە تایبەتە بێتر مەقام نەهاوان دەزێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الرحمن علم القرآن خلق الإنسان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد ولله الحمد وإيش الله خد اشترازي وإيش الله خد اشترازي إيش الله بدنجي هرب مينت قرآن خواندنا تجي أفدنجي طيبات تأوجي وشرتي ينجي المزقفتك الهوري القرآن تخيني حتى هكا تشنا بتخطبوا روجة عينيا بله ولا أصبحوا ملا من الشارسكا بستوري إيه بستورة إيه ويرد خينم خطبة مزقفتي بله ما زال ما بيتسم خينم وي خدش ترازي يعني هر جارة أمرش تخريب بين مزقفتال بستورة الويري خدمت داينا وي خدش ترازي بتخزمش ما هم بجا برا في برهمي وبچين أوي تازة أواز بوداني بله 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 هەروەکە ئاوازەکە تازە وەدانە یا بەرهەمی کۆتایی شتێکی دیکە هەر ئەوەش زۆر باش ئەو کوردیە عەرەبیە بەس هەندی ماوێژە تەسروت پێ نەگوت کوردی ماشڵڵە پێشکەش کرد عەرەبی تورکی فارسی خودش فەڕازی ئەوە کوردیە سۆرانی بادینی دەبێت پێک بە دەبێژیتن دەرێم ینی نێمۆنە زۆر بەرهەمێنی هەندەشتێک لە کاتی پرۆفەسەن بەرهەمێکی هێنا زۆر بوو ئێمە ئەو پێنج زەمان هەڵبژار ینی بەرهەمی زۆرە
وای خودش راضی دیو جناب خود لی بینم فی برهمی بزنی که چه برهمی که پیش کش سیدم سورانی جی گفت لنا طلع بدر ما او دلی من بغم گینه کسرش خوین مالینه او دلی من بغم گینه کسرش خوین مالینه نکن دائم حزینه حسرتانه بی امینه نکن دائم حزینه حسرتانه بی امینه حسرت عشق قلبانا چه حتی امها بالدنیای حسرت عشق قلبانا چه امی رحمی کل خلاته جبوی محمد پیغمبر امی رحمت کل خلاته جبوی محمد رسول الله مأمور رحماني أمر وتجمراني ما سرسروا شواداني مسلسلوا جواداني أي محمد أي محمد رسول الله مأمور رحماني أمري تجمراني مأمور رحماني أمري تجمراني مسلسل شواداني محمد رسول الله مسلسل شواداني أي محمد رسول الله أشقاد المؤمناني سبراد المظلوماني نورا جاوي أولياني أي محمد رسول الله نورا جاوي أولياني محمد رسول الله خوا دەنگت خۆش بێ یاخوا لەشت ساغ بێ ساغتی خێرەوە بنویست دەنگی هەر ببینیت شڵات تەندروستەوەیە بۆش بێت تەمەنیوەیە درێژ بێت ئەم گەلە خۆشحاڵ بینێ شەوەت گەلمەدەوە بین زۆر خۆشحاڵتان کردین بە ئامادەبوونتان کاک میهران هەرکی و هەروەها ماوسا ڕێبوار و کاکە ڕوان کە کاکە ڕێبوار بە دەف و کاکە ڕوانیش بە ئیشڵا دانیشتنت بسۆ دووبارە بن هەکە خەت و بەرنامەیش دانە بن بێت ئەم دانیشتنت بسۆ بکەین دربای برنامه‌اش ان شاء الله البرجي قال لك ممنون دوباره بخیر هاتون دستان خوش بید زور سپاس دانک قال لك ممنون بحث بازار بكين از بيج اچين بازار كانوا بزانين سيكه كوچه هي سيك بازار ميوتسو سيكا في تي شو انجان شو ان يار بتدر له هو بارزن ايه شو سيكا
فیقه ئەو زەم بە من دەڵی مامۆستاچی باش نی سیکە و فێقی دیارە شتەکە نزیک بوو ئێستا چینە سیقا سلێمانی سیقا سلێمانی باش بەشێک لە فرۆشیارانی ناو بازاڕی سلێمانی لە شەوانی بڕۆ ناتوانم شەوێت دومەکێت ڕەمەزۆنە پیرۆزە تایبەتیژی دوکانێت خۆ حتا درەنگی شەوێت نەوەگیری سەر مکرد بۆ چ لێ بکەم باش یەکیشمان جیهاژی تایبەتیژی دوکانên فرۆشتنا çerezatane çerezat tofka bigire fisteqa bigire ji bayî ve heta babetê taybetî jî bû cejnetî nevkaranî lê firûşiyarek dibêje vîrusa koronayê ku xwedî îşilaş nave balaweş me veke gelek karîgerîya ser bazarê kirî bazariyê sistopista beref sîkar Silêmaniyê taybetî jî sîka çerezata tofka kekenî سەرقاڵی ڕێکخستنی دوکانەکەیەتی هیواخوازە ئەم چەند شەوەی کە لە مانگی ڕەمەزان ماوە کڕیارێکی زۆر سەردانی بکەن هەر بۆیە دارۆ کە دوکانی فرۆشتنی چەرەساتی هەیە چەند شەوێکە تا درنگانێکی شەو لە دوکانەکەی دەمێنێتەوە ئەو دەڵێت ڕۆژانی ئاسایی تا ئێوارە کار دەکەن بەڵام شەوانی پێشجەژن تا کاتژمێر 12 دوکانەکەیان کراوە دەبێت کاڵاکانمان هیچ لە ڕیپارۆ هیچی بەرز نەبێتەوە هەمووی کوالێتی باشە هەموو شتەکانمان تازەیە و ئینشاءڵڵا بەرەو جەژن کاڵایی ترێنین ئەمانەیە پێشکەشی و خەڵکەکەین بە هیوای ئەو خەڵکەش سەردانمان بکەن دارۆ و زۆرێک لە فرۆشیاران نایشارنەوە بازاڕیان لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆر جیاوازە تاکە هۆکاری ئەمەش هاتنی ڤایرۆسی کۆرۆنایە بۆ هەرێمی کوردستان کە ئەمەش وای کردووە کەمترین گەشتیار سەردانیان بکەن چونکە زۆرترین ئەو کەسانی خواستی کاڵەکانی ئەوانیان هەیە گەشتیارانن بە بۆنەی هاتنی کۆرۆناوە گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان ناکەن بە بۆنەی ئەوەی کە ترسێکیانەیە ڕووی لە کەمبوونەوە کردووە لە سایە بڵێم لە سایە هەشتا کەمی کردووە بە ڕێژەیەکی زۆر وە گەشتیاریش وەکو ساڵانی پێشوو نییە کە بڵێم بێن شتەکانیان بکڕن یان شت بەرنەوە بۆ وڵاتەکەی خۆیان زۆرێک لەو چەرەسات و بابەتی شیرینیانەی کە لە بازاڕەکانی هەرێمدا دەفرۆشرێن لە وڵاتانی ئێران و تورکیا و بەشێکیشی لە سووریاوە هاوردە دەکرێت لە وڵاتانی ئەوروپیشەوە هەندێک بابەتی چەرەسات هاوردە دەکرێت و بەشێک لە کاڵاکانیش بەرهەمی خۆماڵین هاوژین جەمال کوردستان 24 سلێمانی سیکا چەرەزاتە دی ڤایرۆسی کۆڕۆنا شتێک نەمایە یعنی کاریگەریە خراپ سەر نەکردی ئیشڵا تایبەتی ئەیوە ڕەمەزانە پیرۆزە ئەم دەعا بکەین زیترین وەخت چارەسەریەکە یەک جاری لە دژی کۆڕۆنای هەبێت و بەڵاوی ڤایرۆسی شتەوە جیهانێ تایبەتیژی وڵاتات موسڵمان بێت هەر شتێک ژیان ئێدی ئاسایی ڤەگەرەتەوەکی پێشتر و باشتر و پاکشتر ئیشڵا وەکو ئەو بازاڕش کە پڕ بوو لە چکلێت و لە شتی شیرین یاخوا هەمیشە کامتان شیرین بێت ئینشاڵڵا هیچ کاتێک تامی تاڵ نەیەتە ناو ژیانتانەوە تامی تاڵ نەیەتە ناو ژیانتانەوە هەمیشە لە ساڵ و تەندروست بن لەوەتەی ڤایرۆسی کۆرۆنا هاتووە ئەوەندەی کە بیری لێەکەینەوە تەنها تەندروستیە ژوان کە زۆر بە ئەرزشە هیچ شتێکی تر ئەوانەی مەزن یا خودی پێگومان ئەوانەی کە بە ملیارهان هەبووە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئەوەی کە لە ماڵەکەی هیچیشی نەبووە هەر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە تەندروستی بۆ هەمووان وەکو یەک وایە کاگە لە دەست بدرێت بە جددی هەموو چۆنەڵێ ئەم گوێ خاکیە شەلەل ببوو ئەمریکا دوعا بوانە بکەین ئەوێت تووشی کۆرۆنای بین ویدەمیدا ئیشڵا ئەوێت ئەبرێ خودی کردین کۆرۆنای جێوانە بەخش بێت ئەوێت نوکە توش بین زیترین وەخت خودی شفای بۆ فڕێکرد پاشیوە ئەف شەڤژی پاشیوە 24 وەتە پێشکەشکردن سبایی خودی حەز کرد یەکشوان شەوێت لەیلەت القەدر دیسە مێفەگەرنەوە خزمەتەوەکین خودی ئیشڵا خێر بوو مەحسێب کرد و هینژی مە بێبوار نەکەنج دوعا وان شەوێت پیرۆزە لە بیرمان مەکەن بێگومان وەسبەی شەویش وەک ژوان باسی کرد لە شەوە تاکەکانە ئینشاءڵڵا بە یەکەوە زیندوڕای دەگرین و ئێوە لەگەڵمان دەبن و ئێمەش لە خزمەتی ئێوابی تاسبەی نەخواتان